ئەو ئاوازە بەداواکاری کاکە گۆڤەندڕانیەریە هیوادارین بەدڵی هەموو عەزیزان و خۆشەویستان بێت. تەشەکرە. گۆڤەندیڕانیەی فەرقتنیە وەک برای بۆ حەمە ڕکەیە برا لەسەرجی تۆرای ئەی بۆنی هادی خەیلانی سڵاو لە کاکە هیوای بۆ زگری عەوێنەی نێوی دەێنم تەبای بۆ سامان و ئەحمەد بێ کەسی لە دنیای ئەی من زیرەک لێرەیە ئەی من زیرەک لێرەیە ئەوە هاتوومە پەنای بۆ ڕێکاری میلانی بۆ ڕێکاری میلانی فەرقت نییە برازای قول وفاكي قلتم بختور بوما أتو أشقفاكي أي ومزاني تو دتواني درد كانم دواكي كان بيقانا ويليك لا أشكي من حاشاكي نامرد نتواني أوي باقري ناخم بفكر وخيال توابي زان بمتاكي اي تواني تبري قولي او اوينم بباكي تواني تشريني وانا بلوط المبرفاكي تواني تشري دلوني وانا كلم برفاكي شمانة لبريار وساوناكي أي بلا محمل لدويتو كجاية وتراكي بوني هاد خيلاني لفالة حمركي گۆڤەندیڕانیەی خۆدوایەک لەیناکەی ئەی هیوا زیرەک لێرەیە ئاوەتان بێ ماڵەکەی بۆ زکری عەوێنە براک لەیم لێنەکەی سامان زیرەکوانێ بۆ ئەو سامان زیرەکەی بۆ ئەحمەد بێ کەس دەڵێم نوریا ئەو زیرەکەی ئەی من زیرەک بەخێرێ ئەی من زیرەک بەخێرێ کاکەک لەیم لێنەکەی بۆ ڕێکاری میلانی بەخوا و دار و دەستەکەی بۆ ڕێکاری میلانی زێدان چاچی گرشکەی
دڵسی ڕۆژی نەهاتت نەبووم بۆ مەگەر لە مەینەتدا ڕێگای نەجاتت نەبووم مەگەر بۆ تاریکای زەردەی سێوادت نەبووم بە دەورتدا دەگەڕم دڵکەی سەعاتت نەبووم ئەدی بۆچی شاهیدی ئەهدی دوو پاتت نەبووم جارێ لەجەر لە کونج و گۆشەیاتت نەبووم ئەی شیرینی بێسەفات یانی فەرادت نەبووم ئەی خۆزگە بردوام ئەو کاتەی کە لە تۆوە دوورە بووم بۆ حەمەڕەکەیە دەڵێ دڵشکاوی ژیان بوو بۆ نیات خەیلانی دانیشتووە ڕووبەڕوو بۆ نیهادی خەیلانی دانیشتووە ڕووبەڕوو هیوا زیرەک لیرەیە نەڵێ ناوی نەبردوم بۆ گۆبەندی ڕانیەی ئەو شەو من میوانی توم بۆ سکری عەوێنە بۆ سکری عەوێنە شایەنی ئەو بەندە بووم بۆ سەمان زیرەک دڵم لەو بەندەی بم کا عەفوم بۆ ئەحمەد بێکەسە نەڵێم لە بیری نەبووم بۆ ئەیمەن زیرەکە بۆ ئەیمەن زیرەکە لە بۆ برای سەرکەوتم بۆ ڕێکاری میلانی ناڵێم لە یادی نەبووم بۆ ڕێکاری میلانی ناڵێم لە یادی نەبووم نهادی خەیلانی هەربژی وی خاوە سۆڵێک شەریفی Mm-hmm.